ئەبوو ئوبامەی باهیلیە فەرمێ دوو پیاویان باس کرد لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، رجل عابد ورجل عالم. پیاوێکیان عابدە، یعنی شەو خەریک شەو نوێژە، بەڕۆژ بەڕۆژووە، ئەذکار، ختمەی قورئان، خەریکی چیە؟ خەریکی عیبادەتەکانە. ئەوەی عیبادەت بێ پەڕی نادا یاخود زۆری ئەنجامەدا. ئەوەی ترشیان عالمە، خەریکی شارەزا بوونە بەخوا، بە دینی خوا جێبەجێیەکا و بە خەڵکیش یەگەێنێ. فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن ئەم دوانە کامەی باشە. فەرمووی فەضل العالم على العابد كفضلي على أدناكم. فەرمووی فەزڵ و پلەپای ئەو عالمە بەسەر ئەو ئینسانە عابدەی ترە وەکو فەزڵی من وایە بەسەر نزمترین کەسی نێو ئێوەدا. یعنی نزمترین پلەی لە ناو سەحابەدا کێ بووە؟ پێغەمبەری خوش بەرزتن ئەڵێ ئەوەندە جیاوازیان هەیە. ئەو عالمە لە چاو ئەو عابدەوە. ئەوە عالمێک بە عابدێک. ئەی ئەگەر عالمێک کەسێک هەوڵ بدا شارەزا بێت لە دینی خوای گەورە، شەرت نییە مسڵمانان ببیتە عالم، بەڵام ئەوەیە معلوماتێکی تەواوت هەبێت لەسەر دینەکەی خۆت، لەسەر پەروەردگارەکەی خۆت کە ئەیپەرستی و لەسەر ئەو بەهەشت و جەهەنەمەی کەوا بۆی ئەڕۆی معلوماتێکی تەواوت هەبێ پێی. و فرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الملائكة باسی فەزلی عالمەکەی کرد، فەرمووی مەلائکەت لەتەضع ئەجنحەتەها. کاتێ طالب علمێ لە ماڵ دەرەچێ، لە شوێنێک دەرەچێ، ئەچێ بە دوای علمی شەرع ئاگەڕێ، فێر حرام و حەڵاڵ و عەقیدە ببێ، خوای پەروەردگار بناسێ، ئەڵێ باڵی بۆ ڕاخن، ئەو باڵە زەخمانەی بۆ ڕاخن بەژێر قاچێ بەبانی ئەڕوان. لتضع أجنحتها لطالب العلم رضا بما يصنع. ئەوەندە دڵیان بۆ طالب علمە خۆشە، ئەوەندە دڵیان بۆ ئینسانە خۆشە کە فێر دینی خوای پەروەردگارە بێ. وأفرمي وأن أهل السماوات والأرضين هم أهل آسمان كانوا زوي حتى النملة في جحرها والحيتان في البحر ليستغفرون لمعلم الناس الخير. أفرمي هم أهل آسمان كانوا هتامير لجل كوني خوي داو حوتج لناو دريادا استغفار ودعاء خير بو أو إنسانا كان كخلقي فرشتي خير وفرشتي تاكاك. يعني تو آياتك زاني حكمك زاني حرام وحلالا بيجينا بخلقي لو هم دعاء خيرو لو هم تاكيا ببشنابي بزان الله خوای پروردگار شارەزابوون لە ئیسلام چەند گەورەیە مسلمانانی خۆشەویست.